بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی بەڕێزداین. لەم ئەڵقەیەشدا درێژە بە قسەکانمانە دەین یاخود بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک ئاوات قارەمانی ئەندامی سەرکردایەتی پێشووی کۆمەڵەی ڕەشدەرانی کوردستان. لەم ئەڵقەیەشدا باسی کۆمەڵێ بابەتی گرنگەکەین پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە کۆمەڵە و بە تایبەتیش کۆنفرانسەکانی کۆمەڵە کە کۆمەڵێک گرژی تێکەوت و بووە دوایش بۆ هۆی ئەوەی کە هەندێک لەو برادەرانە لە کۆمەڵە جیابنەوە بە ناوی ئاڵای شۆڕشەوە کار بکەن. کاگاوت بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. کاگاوت کە ئێوە گەڕێنەوە لە سووریا لە لای فەڵەستینیەکانەوە گەڕانەوە بەسەر گرتنی کاگنەوشیروانە گەڕانەوە. ئەو کاتە کاگنەوشیروان لەلایەن حیزبی سۆسیالیستی کوردستانەوە حەسک گیرا بوو. کاکە حەمێ حاجی مەحموڵێ هەندێک لە برادەرانی کۆمەڵە ئەیانویست ینی شتیان بەیانیان دەرەکرد شتیانەکە دەیانویست ئێمە هان بن بماڕژێنن بەوەی کە کاکنەوشیان کوژین. شتی وا هەیە؟ دوور نییە، چونکە ئەو کاتە کە من گەڕامەوە ئەو کاتەم کاک سالار عەزیز و ئەم مامۆستا جعفرەی ئێستا ومانە مامۆستا جعفرە تا مەقالێکی نووسی بوو دژی کاکنەوشیروان هەر بەم شێوەیە باسێکە بەرنی ئۆپۆرتۆنیزم. اینجا لەم دوایانە ئیتر کە وەزعەکان گۆڕا بۆمانە هین بوو کاکنەوشیروان بۆمانە هەندێک برادەر پیان ڕاوارد مامۆستا پیان و مامۆستا ئۆپۆرتۆنیزمە باش. کاکنەوشیروان کە هاتەوانەیە ئەو گەڕایەوە بۆ سەرکردایەتی شوێک بەیەکەوە بووین لە پارێزانوانە. ئیتر من لە هەفتەیەک مامەوە لە شار باشەوە دوای مەلا بەختیار نامەیەکی بۆ ناردم. نامەیەکی بۆ ناردم ئەڵێ من هاتوومەتەوە لە فڵان شوێنم ئەگەڕێمەوانێ تۆ ژوەرە لێو بێکەوە گەڕێنەوە بۆ سەرکردایەتی وەزعەکان باش نییە. کاکنەوشیروان نامەیەکی بۆ من نووسیوە مەلا بەختیارەڵێ ئەڵێ کاکنەوشیروان نامەیەکی بۆ من نووسیوە زۆر عاجزە. لە چی عاجز بوو؟ لەو شتانەی کە لەسەریان نووسیوە. بەڵێ باشە مەحقولە ئەو سکرتێری کۆمەڵە بوو لە دیل بووە و بەڵام لەم لاوە لە گۆواری کۆمەڵای شتی لەسەر ناڵم ئەوە مەسەلەکە ئەوە بوو. ئەویش من لە باتی ئەمانە من گیراوم لە ژێر ئەوە بوو کە وەکو لە ژێر پەتی ئەعدامە بەڵام ئەو هاتوون شتم لە شتیان لەسەر بڵاو کردەوە شتم لەسەر نووسن. ئەمانە لەوە عاجز بوو کە عاجز بوو وتی کاکنەوشیروان زۆر تووڕەیە بە من ئەڵێ وەرنەوانە مەوێ کۆبوونەوە کردم ئیتر کۆمەڵە بەجێ ئەڵمە لە شۆڕشیشان نامێنم. ئیتر لەگەڵ مەلا بەختیار بەیەکەوە گەڕاینەوە بۆ سەرکردایەتی کە گەڕاینەوە بۆ سەرکردایەتی کاکنەوشیروان دیار بوو زۆر عاجز بوو. ئینی ئەوەی کرد کە کۆنفرانسی کۆمەڵە بگیرێت کورد لە کۆنفرانسەکە کاکنەوشیروان وتی ئیتر من واز لە کۆمەڵە هێنم بۆ خۆتان ئەمە کۆنفرانسی مالی مۆسە یا کامەیە؟ کۆنفرانسی مالی مۆس یەکەم کۆنفرانسی یەکەم کۆمەڵە. بەڵێ ئەو کاتە منتیقەی کوردستان ئازاد بوو مالی مۆسیش دەیەک پشتی دەربەن و شاخێک بوو شەلالەیەکی ئاوی لێ بوو ناوی مالی مۆس بوو شوێنەکە. کۆنفرانسێکی ئاسایی بوو یاخود تەنگەژە و شتی تێیە بوو مەسەڵەن فکرەی ناکۆک و چوزانم لەبێ شتێکی وا زەق نەبوو شتێکی وا زەق نەبوو. یعنی ئەو کاتە کاکنەوشیروان و مەلا بەختیاروان کێشەیان نەبوو کێشەیەکیان نەبووە تا من بۆ مێژوو مەلا بەختیار دیفاعی لە کاکنەوشیروان کرد لە قسەکانیان لەگەڵ مناکە باسی کرد کە نەبوو ئەو مامۆستا جعفر و کاک سالار ومانە ئەو شتە بنووسن چکۆ شتێکی باش نییە. تا بە منی وتی با بچین قسە لەگەڵ کاکنەوشیروان کەین بۆ ئەوەی ئەوەنی کەینەوانێ وەزعە تێک نەچێ. ئەمە ئەوە بوو کە گەڕاینەوەتر مەسلەی کۆنفرانسەکە کاکنەوشیروان هەر عاجز بوو. من وەک لە یادەوەرەکانی شەسوون زۆر لەگەڵ کاکنەوشیروان قسەم کرد بۆ شایەتی کاگوها بوو مەجموعی لەو برادەران دانای محەممەد جوانە بوو لە ڕۆژەی سەلا و کاتە مابوو. ئەمانە وایان نزانی من لەگەڵ کاکنەوشیروان زۆر هینم لەگەڵا کرد کاکنەوشیروان نابێت تۆ بڕۆی وتی کاکە من کۆمەڵە بۆ خۆتان لەبەرەوە کۆمەڵە نیە و برادەرانەی ئێمە نییە. منیش پێم وت کاکنەوشیروان وان نییە کۆمەڵە تۆ چۆنت بێ ئێمە توانین بەڕاستی کۆمەڵە ئێمە بەو شێوەیە نییە کەنی ئەوان بێ ئەترسا لەوەی هەڵ نەبژێرێتەوە ئەترسا کە ینی بەم شێوەیە نەبێت کە ئەم ئەیەوێت چکۆ ئەم ئەیویست بەڕاستی ئەمانە
نەبن بۆ کسەکردایەتی نەمێنن بە ئاڵی خوانج خەرە وتم ئەوانە چێن مەبەست چێ بوو کاک سالار بوو مەجموعای لەو برادرانە کاک سالار بوو مامۆستا جعفرە بوو کۆمەڵە لەمانە بوون ئەوانە و کاتە وەکو کتلەیەک بوون بەڕاستی مەلا بەختیاریان لەگەڵ نەبوو وەڵی مەلا بەختیار لەگەڵیانە نەبوو یەکەم جار ڕاستی لەو ئینا لەگەڵیانە نەبوو بە حەقیقەت بەڵامی دەر وەکو لە ژێرەوە عێلاقاتی هینیان نەبوو بێ ئەوانە نازانم بەڵام من وعدم مایە وتی باشە من وتی وعد بێ ئەگەر ئێوە توانیتان ئەوە کە خۆتان ئەڵێن بیکەن من وعدتانەمێت تا مردن کۆمەڵەش جێنان و لەگەڵ شتانە بەبێ لەگەڵتانە بمرم فعلەن ئەوەی کە من بۆم باس کرد برادرەکان شایەتن ماون وتم فڵان و فیسار مەعەدا مەلا بەختیار وتم مەلا بەختیار ئەمێنێت بەڵام نەک بۆ دەنگێکی زۆریش بەزەبت ئەو کۆنگرەی کۆنفرانسی کە کردمان ئەوە 100% ئەوە دەرچوو کە من پێم وت ئیتر دوای ئەوە باشە ئێوە قسەتان لەگە خەڵک کردبوو یا چۆن قەنەعاتان بە خەڵک کردبوو کە دەنگەدەن بە تایبەتی من بەجددی لەگەڵ کادرەکانی ناو کۆمەڵەمانە لەبەرەوە منیان زۆر خۆشەویستە میان علاقەی باشمان بەیەکەوە بوو زۆر کەواتە تۆ بە دژی ئەوان قسە کرد ئەرەوەڵا زۆر ڕەبتمان هەبوو بە یەکەوە نێمانە یعنی چ قرارێکمان بە ئەمانتوانی جێبەجێکی زۆری نەبووی نێمە جا دوای ئەوە ئیتر کە ئەمانەی کە دەرنەچوونەوەنێ کۆمەڵی لەو مستفا چاوەڕەش بوو ئەو مامۆستا جعفرە بوو سالار عەزیز بوو هیچیان دەرنەچوونەوەنە ئازاد هەورامی بوو ئەمانە مەلا زوعمارەمانە هیچیان دەرنەچوونەوەنە بەڕاستی مستفا چاوەڕەش ئەمانەمیان ئیتر خۆیان تۆڕەکرەمانە دوای کۆنگرەکە خۆیان تووڕە کرد و ڕۆشتن چوون لە منتیقەی لە ناو چوونە منتیقەیەکی کاتر کاگارام خۆی ئینەڵم کاگارم کاگرشوان خۆی چوو قسەی لەگەڵاکردن ئاشتی کردنەوە ڕینی کردنەوەی ئەمانە چیانە مەسئولیت و خۆی ئەنەوە دەرنەچوون قەیچیەکەەوە مشتانە لە کاتێکا پێشی خۆش بوو وڵا حتمێن چکەوە ئێمە وتمانەوە دەرچوو بەڵام باشە کاگاوت بۆچی تۆ دژی مەلا بەختیار قسە کرد لە کۆنگرەیە ئەوەی مەلا بەختیار کاکن من و مەلا بەختیار عێلاقەیەکی زۆر باشمانە بۆ چوو لە تەنزیماتی شارە بەیەکەوە بووین بە مەعەدەلی ڕۆژانە زۆری هەموو کۆبوونەوەکان بەیەکەوە بووین کۆبوونەوەکانشی هەمووی لە ماڵی ئێمە بووە بچوو بێتین بۆ هەر شوێنێ بەیەکەوە چوین عێلاقەیەکی زۆر هینمان هەبوو هاوڕێتێکی باشمان هەبوو کە لە کۆنفرانسی یەکەمە مەجموعی لە شارەکانەوە هاتەبوون و کاتە دەموچاوێن داپۆشی مەلا بەختیار ئیتر کۆنگرەکە کاگنەشوان هینێکی تەقدیم کرد هینی کۆنگرەوەمانە راپۆرتێکی تەقدیم کردنی کۆنگرەوە دوای بوو بە مناقەشە و قسەکردن کاک برادرانی ستنیش بەر ببوون مەریسێ عەلی و فەریدون ئەوڵقار و ئاواتی ئەبڵۆغ بەمانش بەر ببوون هاتبوونەوە لە کۆنفرانسەکە ئەوانە لە ئەنگری کاگنەوشیروانیان نەکرد یا ینی بێلایەن هاتبوونەوە دژی کاگنەوشیروانی ژیان و مامجەلا سکرتێری کۆمەڵی فەریدون ها بە منی وت وتی کاگاوادیەوە خیانەتان لە کۆمەڵە کردوتم بۆچی خیانەتمان کردوتی ئێوە نەوشیروانتان هەڵبژاردە بۆ سکرتێر مامجەلا سکرتێر با مامجەلان کۆمەڵە نییە تۆ باسی چیەکەی کاک فەریدون تۆ باسی هەفتاکانەکەی کە لە دوای جەلالێتەوە باسیەوەکەیت تۆ ئاگال لە مامجەلانی تۆ مامجەلان کۆمەڵە نییە چۆنە بێ بە سکرتێری کۆمەڵە وانیتر لەبەرەوە کۆمەڵە مناقەشەوانە ئەوان دوای ئەوە دیارە دژی کۆمیتەی هەرێمەکانیش بوونەوەن لە سجن کە بوون ئەتر کە مەلا بەختیار هەستا قسەی کرد لە یەکەم نوقتەیەوە تا ئاخر نوقتە باسی ئەوەی کرد کە کۆمیتەی هەرێمەکانم دروست کرد لە جێ اختیاراتی سلێمانی وامان دروست کرد تەنزیماتی سلێمانی واکردنەی وامان کرد هەمووی وتی وام کرد باشە ئیتر زۆر سیر و بەلام ئەوانەی تەنزیماتی کۆمەڵەوانە کە هاتبوون نهێنەکان ئەوە سەیریانە کرد باشە کاک مەلا بەختیار بە تاقیتەنیا ئەی کۆمەڵەت لە ناو شار کەس نەبووە کەس تەنزیم نەبووە ئەم بە تاقیتەنیا هەمووی مەلا بەختیار کردوی زۆر بەمژینە زۆری باس کرد بەشەر لە سالار عەزیز لەوێ بوو دلێری سەیمەجی مەجموعەی لەو برادرانە کە بەیەکەوە بووین ئەوانەشی لێبوو کەس قسەی نەکرد دوایی من هەڵسام قسەم کرد وتم دەستمەڵ بڕی کاک نەوشیروان سەرپەرشتنەکەی کۆبوونەوەکانێک دەستمەڵ بڕیتم وەڵی کاک مەلا بەختیار من قەت تەوەقوعیەوەم ناکرد لە تۆ بەم شێوەیە بی وتم تۆ وا پیشانی برادرانی هاوڕێیانی کۆمەڵەت کرد کە لە سلێمانی تەنزیم نەبووە کەس نەبووە تۆ کە هاتووی تەنزیم لە سلێمانی دروست کردەوە
کە هاتووی لە زیێ اختیالاتی لە سلێمانی دروست کردەوە کۆمیتەی هەرێمەکانی دروست کردووە جاوانە بوو نەوەڵا وتم ئەگەر تۆ کاکە جاوتم تۆ ئەگەر کۆمەڵە نەبوو بێت تۆ لە خانەقینەوە کە هاتووی بە هاتووی لە سلێمانی ئێمە تۆماشاردۆتە مختەفی ویلای ئێمە بووی لە تەنزیمی کۆمەڵە بووین وتم لا قەریب بڵێ ئێمە وەکو تەنزیمی کۆمەڵە ئەوەمان کرد ئەوەمان کرد بەڵام وتم تۆ مافی هەموو هاوڕەکان پێشێل کرد بەڕاستی وەگەوەی کە تۆ لە ئێستاچەوە بەم شێوەیە تەسەڕوفاتکەی وتم جارێ لەو کۆمیتەی کەم وەڵامی یایتەوەیە هەر بێدەن بەڵێ وتم لەو کۆمیتەی کەم و تۆ بەیەکەوەین وتم دوو هاوڕێ لەوانە شەید بوون وای ئێمە زیینووی ئیت هەستا تۆڕەبوو کاگنوشوان داینایەوە ئیتر لەوە کۆتایی بە عینەکان هێنایتر برادرانی کات هەموو دەمیان کردەوە لەسەری کەوتنە ڕەخنەگرتن لێوینەکتر کاک بەخت مەلا بەختیان لەمەوە وە گەوا بوو من دوشمنایەتیکەم بۆ بەیانیەکەی لە مزگەوتەکەی کانیزەر هەبوو دیەکە لە نزیک بوو لە مالی مۆز شەوەکەی هاتینەوە مزگەوتەکەم بەیانیەکەی من باخێکی لێبوو لە ناو باخەکە پیاسەمە کرد هەر پەتەنیات ئەم دلێری سێمەجێ ماوە خۆی ها بۆ لام وتی کاک ئاوهاتۆی ئەمشۆ بۆچی کاک مەلا بەختیار شکان و قسە کرد و کاک مەلا بەختیار تەوەقعی ناکرد توێتی من و ئاوات ئێمە هەموو تەمەنمان لە تەنزیمی شار بەیەکەوە ڕەفیق بووینەوەمانە دژی من قسەی کردومان وتم باش کاک دلێر وتم من مەلا بەختیارم لە شکانەوە وتم من یەک پرسیار لە تۆکەم کاک دلێر وتم ئەوەی کاک مەلا بەختیار وتی تەنها ئەگەر ئەوەی ئەو ڕاستە کەسی جنەبوو لەو زیاتر کاکە من ئێستاچم لە ناو کۆنفرانسا داوای لێبوورگی لێکم وتی وەڵای یەک کەلیمە ڕاست دەبوو باشە بۆ قسە ناکەی کاک سالات بۆ قسە ناکە وتم لە پێشەوە کاک سالات مەسئولی ئەو کۆمیتەیە بووە کە کاک سالات چۆتە دەرەوەی جا مەلا بەختیار هاتۆ بۆ کاگارام دایناوە بە مەسئولی کۆمیتەکە وتم بۆچی بۆ من ئەو شکانەوە خۆی کاکە خۆی وا شکانەوە بەڵێ کەواتە نەتیجەی کۆنفرانسەکە بە دڵی کاک نەوشیروان بوو بەڵێ ئەو سەردەمانە وەڵام زۆریشی بەدڵ بەڵێ چونکە ئەوەی کە تەوەقعی ناکردنی دوای خۆی هاک بۆ برادەرەکان ماوەکۆبوونی لەگەڵا کردی وتی بەڕاستی ئێستا من احترام بەوە کەم کە ئێوە توانن هەموو شتێک کۆمەڵا ئێستا خاوەنی بڕیاری خۆیەتی خاوەنی ڕێی خۆیەتی مامجەلال بەشداری نەکرد لەو نا مامجەلال وەکو میوان مەگەر هاتبێت یەکەم لە ئەوڵەوە ئەینە مامجەلال بەشداری ناکرد اینجا بۆ جاری کۆنفرانسی دووەممان کرد مەلازم بە مەلازەمەریان و مەلازەمەروان وتان کە ئەمەر بە ئەم جارە خۆت هەڵبژێرەوەمانە ها وەلا گەنگشان وتی کاک مەتوانی خۆ هەڵبژێری ئەو کۆنفرانسی دووەم وتی کاک نەوشیروان وتی من بەخوا نامەوێمانە جاریکەش بمشکێنەوە هەیتر وتمان کاک ئەمەر وعدە دێنێ خۆت هەڵبژێرە وعدە دێنێ دەرچی وتی آخر پەلم پێ نێڕەوە کامل خۆی ماوە وتی پەلم پێمەێن ئەگەر بەجددی دژم قساکەنەوەوانێ هەڵم نابژێنەوە خۆمان نابژێرم با بە وعدە دەینێ باشە تۆ لێرە بە جەمە قساکەی ئەڵی وعدە دەینێوانە بەڵام وا خوێایە کە تۆ یعنی بڵێن ئاگری بن کابووی لەناو هینەیە ئەو سەردەمە زۆر لەو هاوڕانەی کە بەیەکەوە بووین جوان لێگرتم بەڕاستی بەقسەی یەکمانە کرد چونکە من کە قسەمە کرد بە ناویوانی شۆ قسەمەکە چکۆم زای ڕایەکانی ئەوانی شەمی چییە چکۆممان یەک ڕایمانە بۆ سەردەمە کادرەکانی باش بەڵام دوای کۆنفرانسەکە کە لەگەڵەوەی ئەو هینەژەبێ لەگە مەلا بەختیارە بەڵام تۆ لە سلێمانیە بی بە وابزانم ئامرکردی 23 سلێمانیە یا 33 ئەوەیتە دوای کۆنگرەکەەوە ئەمانە دوای کۆنفرانسەکەوانە مە بەسمەوە هەربەیەکەوە ئیژەکەن بەڵام دوای کۆنفرانسەکە ئەو بۆ گوتم من هینیان کرد بڵین هەرێمەکانیان گۆڕی هەرێمەکانیان گۆڕی ئەو کاتە هەرێم هەبوو هەرێمەکانیان گۆڕی بە تیپ تەشکیلەی تازەیان کرد هەرێمەکانیان کرد بە تیپ بڵێن هەر تیپەی مارێمێکیان کرد بە چەند تیپێک ئەو کاتە من کە مەڵبەندیان دانا بڵین مەڵبەندی سلێمانی مەڵبەندی هەولێر ئەمانیان دانا مەڵبەندی کەرکووک ئەو کاتە منیان دانا بە سەرتیب یەکەم بڵێن سەرتیبەکان کە دایانان چەند کەسێک بووین منیان دانا بە سەرتیب و کاتە منتیقی سلێمانی شارباژەر تیپی 33 سلێمانیان پێبووین
من بەمنیان و تۆ چۆ بۆ تیپی سیوسەی سلێمانی وتم باشە ئەو کاتێ هێشتا بڵێن مەڵبەند نەبوو هەر تیپەکان بوو ماوەیە تیپەکانی ترەوە بوو من هاتمە شار باژێر لێرە بووم بەسەر تیپی سیوسەی سلێمانی ماوەیە کە ماینەوانێت ئەو کاتە ئێمە شەڕەکانی سەردەمی شەڕەکانی ئێران بوو کە یەکێتی پشتگیری لە حزبی دموکرات و لە شەڕەکانی ئێران من لە ئێران بوو لەوێ بیستم تۆ بەشدانی شەڕ ئێران نەکرد؟ تاکید بەڵێ دوایی کە لە ئێران بووین دینیان کردوتیان ئەوە ئێستا مەڵبەندیان داناوە سلێمانی مەڵبەندێکە کەرکک مەڵبەندێکە هەولێرش مەڵبەندێکە بۆ منتقی بادیناژ مەڵبەندێکیان داناوە مەڵبەندی چواریان پێ و لە هەولێرە منتقی هەولێرە وتیان مەلابەختیانیان داناوە بۆ مەڵبەندی سلێمانی منیش لەگەڵ مەلابەختیار لەوەی تر لەوە وایزایمەی تر دوشمنیم باشە من ئیتر کە هاتمەوانێ بە کاگنەوشوانم وتم کاگنەوشوان کە گەڕامەوە لە شەڕەکان پێی وتم وتی و کاک مەلابەختیار مەڵبەندی وێوەمانە تکات لە یەکەم بەڕۆحێکی ئینەوە لەگەڵ ئیش بکە و ئەمانە منیش پێم وتم کاگنەوشوان من تکام وایە من نەقەڵکەن لەوێ وتم چونکە مەلابەختیار بەحەقدە و خەیژەکە ئەوش بدەوێ نەدەوێت ئەو مەسئولی مەڵبەندە من ئەبێ ئیلتیزامی پێوەکە مەگەر ئیلتیزامی پێوەنەکەم نابێ باش و من بڕوام وایە ئەو پیاوە ئەو شتێ قبوڵیەکەی لە ناچێت بەڵام من بەلام و احتیادیە و هەرچی ئەو ئەمریکانی وەکو کۆمەڵە وەکو یەکێتیش من قبوڵیەکەم وینەکەم وتی دڵنیام وایە پێمان و دۆ قسەمان لەگەڵا کردو باش وتم باش بە وعدێکە گەڕێموانە ئەچمەوە بۆ وعدێکە ئەوە بێ کە ئێوەڵێن کە هاتینەوانێ دەگەڵ چوون مەلابەختیارم بینی کە گەڕامەوە لە شەڕەکانمانە مەلابەختیار لە حاجی مامان بوو مەلابەختیارم بینی ئەوانە قسەمان کردبێکە وتم مەلابەختیار من هەردووکمان وعدمان بە یەکگا وەکو ڕۆژەکانی کە لە تەنزیماتی سلێمانی چۆن یەکمان ناسی و بە چ ڕۆحێتە ئیشمان کردووە هەردووکمان بۆ ڕۆحێتە ئیشکەین وتم من وعدی شەرەفە دایمە بۆ ڕۆحێتە ئیش لەگەڵاکەم چکو من و تۆ هەردووکمان هاوڕێ بوو واتان کرد جا بە و بازەکە وتە من و تۆ خۆ دەزانیت هەموو تەمەنێکی زۆرمان لە سلێمانی لە خەتەرترینی حاڵاتە بەیەکەوە بووین زوبەیش وەختەکان هەمووی لە ماڵی ئێمە بووین من بۆ ڕۆحێتەوە لەگەڵ تا ئیژەکەم چکو هیچ شتێکم نیە من تەنها بۆ ڕەخنەم لێکردوی ڕەخنەکانش تۆ خەتای خۆت بۆ نابێت تۆ وەکو هاوڕێکی کۆمەڵە بەم شێوەیە مشتەکان کەی بەنی خۆت وتی من وعدە دێ یعنی ئاش بوونەوە لەوێ ئاش بووینەوە بەیەکەوە جەولەیەکی شارباژەرمان کرد باشە جا پێ هاتینە ماڵی ئێمە هەندێک شت ڕوویدا لە سلێمانی بە تایبەتی تۆ باسی ئەوەت کرد کە کاک شەیدارە و توێتی ئەتوانن لەگەڵ نووری حەمەعالی قسە بکەین وانە بۆی بێباندام و ئیشتان لەگەڵاکە بەڵام دوایی لەلایەن کۆمەڵەوە شەید کران کۆمەڵی خەڵک بوون ئەو بوو شەفیقاغا و نازانم کۆمەڵی خەڵکی تر ئێوە وەکو سەرکردایەتی کۆمەڵە ئاگاداری ئەمە بوون یا کەسێک بڕیاریەدا بە تەنیا کۆمەڵێ نامەش بڵاو کرایە وەکو بەڵگە کە هەیە و بازەکان ناوی کەسەکانیشی تایە لەسەرەوە ئەگەر بە کورتی بێت تعلیقت چییە یاخود چ زانیاریەکی ترت هەیە کە نەوترابێ وەڵی کاکاوە من ئەو سەردەمە کە ئەو وەزانە بووی ئەو کاتە سەرکردایەتی نەما بووم بەڵێ لە سەرکردایەتی کۆمەڵە نەما بووم چکە من لە کۆنفرانسی دووەوە خۆم انسحابم کرد کە وەک سەرکردایەتی زۆر برادەکانیش تەکلیفێنێکن خۆڵان نەبژاردەوانێ بەڵام مەسئول بووم مەسئولی ئەسکەری بووم و یەکێتی بووم من ئەوەی کەوتم ئەوە 100% نووری حەمەعالی ئێمە ئیساڵمان پێوە کردو و زۆر مووقفشی باش بۆ کە ئامادە بۆ بامونەوەدا ئەمان بکات بەڵام لە دوایە شەیدیان کرد و من بە تاوانێ زانم بەڕاستی ئەو برادرانەی کەشیان کاین کراون من دڵنیا دەکەمەوە نە مەسەلەکەەوە بۆ کە علاقانەمانە بە حکوومەتەوە بێت لە هەر مەسەلە جەلالی و مەلایەکە بۆ کەمانیان اختیار کرد بەڵام ئاخر خۆ جەلالیەکان ئەویان نەکرد ینی کۆمەڵە ئەوەی کرد ئەوەی کە بازەکرێت ئەوەی کە بازەکەم من پێداڵم ئەوەی کە بازەکە خۆی کۆمەڵە بەڕاستی ڕاستە وەکو کۆمەڵە بوون بەڵام برادری تیا بۆ قەنەعەتی بێ هەر وەکو جەلالی تەسەڕفاتی کرۆ لە ناو کۆمەڵەشە
ئەمە ئەوەیە اینجا دوای ئەوەی ئەوانەی کە شەهید کراون و اغتیال کراون لە سلێمانیا من هەمیان ناناسم بەڕاستی هەندێکیان ڕاستە مەسئول بوون لە شۆڕشی پێشووە باشە بەڵام ئەمە تاوان نییە کابرا لەو شۆڕشات مەسئول بۆ ئێستا دانیشتۆی سیستم بەیانی من شۆڕشێکی کا بێ ئەمانان دانیشتوینەوەمانە تاوانمان چێ بێت ما کوژ لەبەرەوە لەگەڵیانە نەبینی یان ڕێیمان لەگەڵیانە نەبێت من بەڕای من ئەوە بە باشە ئێستا بەڵام ئەو کاتە خەڵەکە بوو وابیریە کردەوە کاوە تاوانێک ئەو کاتە بەڵاو کاتەش خەڵکە بووە من تاکیدم بەڵام چونکە ئەوان جاری وا بووە خۆیان نەکردەوە بە خاوەنی خۆیان نەکرد بە خاوەنی کە بڵێن ئەوە ئێمە نردمە لە اختیالمان کردن هەتا لەم دوایانە هەمووی ئاشکرا بوو ئەوانە هەتا من بەبێرمێ لەسەر عمەری لەسەر ناوی چیە لەسەر نووری حەمالی مەلاز عومەر تووڕە بوو شەڕی کرد خەریب ئیسقالە بکە وتیەوە تاوانەوە ئەوایە چێتیەوە بکات لەبەرەوە هەبۆ ناڕازی بێ بۆەوە کە زانراوە کە ئەمانە بەڵام هەر بۆ گوتم مەسەلەکە ئەمان دینی ئەویان کرد کردو دیارەوە ئەوەی کە کرابێ من پێم وایە لەسەر و لە بینی مام جەلال و کارنەوشیروانە و لەگەڵ ناو شارە ئەو ڕێی هەبووکە شەڕەکە ناو شاریشا وەکو پارتی بکرێت بەڵێ ینی کەواتە بە بڕوای تۆ ئەوان بڕیاریانداوە بۆ ئەوە بە بڕوای من ئەو قەرارە چکو ناو شار بەتەنیا ناتوانێت ئەو هینە بکات باش ئەو کاتە جەمالتایان مەسئولی ناو شار بوو ئەو مەسئولی یەکەم بوو لە ناو شارەکە ئەوەی ئەو کاتەوە اختیالانە تا ناکرا ئەوانەی کە بڵێ پارتی بوون خەڵکی کە نا بڵێ سەر بە بەعز بوو بێکە مستاق بوو بەڵام ئەوانەی کە بەڕاستی هیچ علاقی بە بەعسەوەنەوە لەبەرەوە مەسئولێکی کۆنی پارتی بۆنی شۆڕشی پێشوو بۆ ئێستاش بڵێن ڕێیە لەگەڵ پارتیا بێت تۆ بچی اختیالیکەی بە لای منەوە تاوانە زۆر باشە کاگاوات شوێگەین و دوای دێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەم وەرەدەین لەگەڵ کاگاوات خارەبانی ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵە کاگاوات زۆر جار ئەو وەختە کە لە سلێمانی بووین بە تایبەتی لە هەشتاکان و ئەمانە زۆر جار کە باسی شەڕەکرا شەڕی ناوخۆ ئەیان و لایەنی یەکەم دیارەیەکێتی و لایەنی دووهەم بدۆزنەوە جامێ و پرسیارە بۆیە واڵێم بۆچی ئیسلامیەکانتان چەک کرد یعنی ئێوە هەر حیزبێک کە تۆزێ بە دڵی ئێوە نەبووە یەکسەر چەکتانە کرد یاخود شتێکتان نییە کردن وەڵی کاوە بڵێم چی وەڵا ئەو سەردەمە شەڕی ئیسلامیەکان ئەوجار خۆ یەکێتی خۆی خەڵکی نەدەنا ئیسلامیەکانە بەڕاستی ئاخە بەم بۆمە بەستی خۆیێک لەوانە بۆی بچن چەک وەرگن و بڕۆن لەگەڵانە نزیک بنەوە لە ئاخر جاریشە تێنەگەشتم لە ئاخر جارایتر سەیریان کرد زۆر گەشاکان ئیسلامیەکان خەریکە لە من بەهێزێکە لە یەکێتی زیاتر ئێرانی زۆر داعمێکردن ئەو کاتێ ئێمەش زۆر لەگەڵ ئێرانە ئەو عێلاقەمان نەبووە ڕاستی تر قەرارێکیان دەرکرد لە دوو منتیقە هەبوونەوە کاتە لە منتیقەی ئێمە لە شارباژار ڕەبوون لەگەڵ منتیقەی دۆڵی جافەتی لە دەوری سەرگەڵ و بەرگەڵ و لەو منتیقەی هەبوون مقڕاتیان هەبوو قەرارێکی تر بڕیارێکیان نارد بۆ مەڵبەندی یەک لە ئێمە ئەو کاتە من مەسئولی TP33 بووم مەلا بەختیار ئەو کاتە بەرپرسی مەڵبەند بوو پێم وایە ئەو مەسئولی مەڵبەند بوو بەڵێ ئیتر لە یەک شەوە دەورمان گرتن پەلامارمانان بەڕاستی لای ئێمە شەیدی تیان نەبوو کوژن لە پێشمەرگە برینار بوو یەک دوان دەرمان برینار بوو بەڵام کەس نەکوژرا بەڕاستی وی لە خەیاڵم بێ هەمیانمان چەکرد دەوری 400-500 کەس بوون لە حاجی مامان بوو نەبوو هەمووشی چەکدار بوون هەمووشان چەکدار بوون وەڵامیتر وا تەوقمان کردبوونی دەستیان پێ نەکرایەوە هیچیان بۆ نەکرا و چەکانە نەمودا نابووە لە مەنتیقەی دۆڵی جافەتیش ئەوە مەلاز عومەر خۆی ئەو کاتە مەکتەب عەسکەری بوو ئەوان سەرپەرشتیان کرد لەوێ مجموعەیە پێشمەرگەی خۆمان شەید بوو یەکێک لەوانە شەید سەلاحی مەهەندیس لەوێش سەر تیپی 47 پیرەمەگرۆم و لەو شەڕا شەید بوو ئەوانش لەوێ ئەوانیان چەک کرد ئیتر بۆچی بوو هەر ئەوە بوو کە خەریب و زۆر گەورە بوو لەگەر ماوەیەکی پێ بچوار ڕەنگە ئەوان ئێمەیان چەکردیان نەگەێمەوان چەکەین
بەڵێ ئەی ئەمە ڕێگە خۆشکردنێکیش نەبوو بۆ گفتوگۆ و مفاوەزات و شتیوا لەگەڵ حکوومەت لەگەڵ حکوومەتی عێراق چونکە ئەوانە لەگەڵ ئێران نابوون و مەسەلەن علاقاتیان لەگەڵ ئێرانە هەبوو شەڕی عێراق و ئێران هەبوو لە ئاران نەبوو ئەوە بەڕاست ئەوە نەبوو ئەو کەچتە لە ئاران نەبوو کە باشە کاگاوات ڕووداوێکی تر کە ئەویش هەر تقریبا بەسەر تۆیان شکایەوە کوشتنی جەزا عەلی کاتب ئەمە ڕووداوێکە کە زۆر باسی کرا وەختی خۆی بۆ خۆشت باسن کردووە بە شێوەکان بۆچی مەلا بەختیار تۆی هەڵبژارد کە بچی دیارە شتەکە ئێواڵێن کە بەڕێکەوت بووە توی هەڵبژار کە بچی مەسەلەن عوسمانی خاڵێ منەوە چەک بکەیت و یاخود نازانم چی و دوایش چیرۆکەکە وای لێ هات کە لەوێیە کاک جەزا شەی دەبێت ئەمە حەقیقەتی ئەمە چییە؟ پێم خۆشە وەڵاوە چکە هەم لە دەوەرەکانە منان لە چەند جاری کەش ئەوم باس کردو حەقیقەتەکەی چۆنە من نازانم مەلا بەختیار ڕێی ئەوە بۆ بێ کە بێوێت تەڵە بۆ من دابنیان تەڵە بۆ من دانێ بەڵام ئەو سەردەمە لە شارە زۆر ئێمە لە شابەژەر بەڕاستیش هیچ مشکلەمان نەبووە لەگەڵ عوسمانەوەە من عوسمانم بینی و هاتووە ماڵیشمان داژنیشت و مشکلەیەکمان نەبووە ئەو کاتە لە شارە زۆر حەمێ حاجی مەحموو سێ برادری یەکێتی گرتە بوو کادر یەکێکیان ئەم جەمیل هەورامی ئێستا بوو کە هەیە شەوکەتی حەمە ساڵە هەیە ژنبرای ئێستای مەلا بەختیارە نیەم خێزانەی لەگەڵ کوڕێکیکە بۆ حەمی مەلا سابیر پێم وایە ئەمری خۆی کرد ئەم سیانەی گرتە بوو لە شارە زۆر ڕۆژێکیان مەلا بەختیار نردی بە دوامانە من بووم دانای حومەجی بوو وەلحاصڵ مەجموعەی لەو برادرانەی ئەوەی کە ئایدی منتیقەی شارباژێر ڕۆیە بوو کۆبوونەوەکە مەجموعەیە لە ئەندام مەڵبەند و خەڵکێکی لێ بوو دانای حومەجی لێ بوو مامۆستا پشکۆی هەیە ئەوە لێ بوو وتی کۆبوونەکەی وتی کاکە حەمەی حاجی مەحموود سێ کادری خۆمانی گرتووە وتمان وتی ئەبێ ئێمەش کارێ بکەین دووسێ کەسی ئەوان بگرین بۆی ئاڵوگۆڕیان پێ بکەن هیچ نەبێ ئیتر بە منی وتی کاگاوە تۆ جەماعەتێ هەسک لە منتیقەی تۆن زۆری عوسمان دایمە لە منتیقەی تۆیەوەمانە هەوڵی ئەوە بن عوسمان چەکرێ منیش خۆ بە ناو ناوی هێناکە بەڵێ برادەرەکان ماون زیینونەوانەی کاڵێ وەکو دانای حومەجیە ئەو مامۆستا پشکۆیە ئەمانەیە کە مامۆستا پشکۆیەکیش لە دۆستەکانی خۆ مەلا بەختیاروان لەگەڵی شاوە لەگەڵ ئاشەوانە بەڵام ڕەنگە و پیاوێکی بەویژدان بێ بەڵام مەلا بەختیار نیەتی چی بۆ ئەمە من مێستا لە خۆمە بڵێم نیەتیەوە بۆ نازانم بەڕاستی بەڵام ئەمە نفسی کەواتە داوای لێ تۆ کرد کە ئەو چاڵای کرد منیش پێم وتم کاک مەلا بەختیار وتم چۆن عوسمانی حاجی مەحموود چۆن عوسمانی قالە منەوە چەک بکەم بیگرم وتم چەکیان هەیە پێ ئێوانش هێزێکن و چەکیان هەیە و چەکیان پێوەمانە ئەگەر سبێنێت شەڕ دروست بوو کوشت و کوشتار دروست بوو وتی من لێی مەسئولم من مەسئول مەڵبەندم وتم تۆ جاری وایە بە پێشمەگەی خۆمانە پێی بڵێ چەکەکە دارێتم چەکدانانێ لەوانەیە بەڕاستی یابی کوژیا ئەڵێ داینانێم چی لێەکەی ئێوانش هێزێکن چۆن چەکدان من بچم هەروە بیگرم و خۆ عشایرێک نێ بچم بیگرم و بیهێنمەمانە وتی من لێی مەسئولم وتی تۆ مەسئولی لەوەی چ ڕۆهات وتی من وەکو مەسئولی مەڵبەند و وەکو مەکتەبی سیاسی لێی مەسئولم ئەو برادرەکان ماوە خۆش ئەگەر یەک تۆسینی هەبێ وجدانی هەبێ بێ ڕێک بێتەوە بیری ئەوە کەوایە منیش وتم باشە من ئەڕۆم بەڵام نازانم نتیجەکەی چۆنە بێ هاتمەوانێ لەگەڵ تیپەکەی خۆمان لەگەڵ مەسئولەکانە نەک پێشمەرگە مەجموعەی ئامرکرد و ڕابەر سیاسیوانم لەگەڵانە دانیشتم وتم کوڕینە شتێکی وا هەیە ئەمە ئەمری ماڵبەند ئێستا من هیچ نەکەم دیسانەوەڵێن دژایەتی مەلا بەختیارەکاتەوە ئەوەڵێ من وەک مەسئولی ماڵبەند ئەوە ئەمری ماڵبەندە و من لێی مەسئولم چی ڕۆە باش ڕەفعەتی مەلایکێکە لەوانە کە ئاگای لێبوو لەگەڵیش مابوو هێشتا ماویشە کۆبوونەوە کە وتم بەڵام وتم شتێکەکەن وتم من خۆم هەوڵی ئەوەیە بۆ ئەوەی شتێک نەک هێزێ پێشمەگە بنێرم وتم خۆمەچم هاتم مەجموعەیە وتم بەڵام ئێوە هێزەکەم وتم با کۆبینەوە شتێ ڕووبات
زەربە لە شوێنەکەەوە زەربەی کە بخۆن وتم بەڵام هەموو هێزەکە بابەیەکەوە بین هەموو هێزەکەم کۆ کردەوە تیپەکەی خۆم لە دەی گورگەیەر دامنان وتم بەڵام جۆگرن بە مەسوولەکان پێشمەکە نازانێ مەسەلە چییە وتم یەک عوسمان بەتەنیا خۆی بێ بۆ ئێرە یەک کەلیمەی پێ ناڵێن هیچی لەگەڵان ناڵێن چونکە ئەمە خۆم ڕوبەڕووی لەگەڵە ببم و باچێک بێ من خۆم لێی مەسوول بم ئەو کاتە سیارێکەوە بوو دەوری 15-20 پێشمەکە دوان لە ئامرکردەکانم لەگەڵا بوو یەکێکیان ماوە بەڵام زۆر هین نییە یەکیان شەهید بوو نامێ کاکەبرایەکمان هەبوو شەر شەهید بوو شەر ئامرکردوانم لەگەڵا بوو شارستێنە هەیە دایمە عوسمانە چوو بۆ شارستێنە شوێنێ بودیان ناو دارەکەی حەسک عوسمان دایمە بە ڕۆژە چوون بۆ ئەوێ لەوێ دایمە هەموو ڕۆژ لەوێ بوون من ژوتی مەسە لەوێ ئێستا من خۆمە چم بۆ ئەوێ هاتین چوینە شارستێنە ماڵی پێشمەکەی خۆمان لەوێ بوو وتم ئەرێ عوسمان نەتان دیۆ ئێمڕۆتیان وڵات تا درەنگە لێرە بوون و ڕۆشت و نازانین بۆ سیتەک چون بۆ منیش گەڕامەوە ڕۆشتم بۆ سیتەک پێشەوەی بگەینە سیتەک سیارەکەم پەچیکە و لە بناوی لە هێلویا پەچیکە و دەمزانین چی بۆ وەستا ئەو کاکەبریا زۆر تووریا بۆ ڕای کرد دابەزیکە ئێمە من خەریکی سیارەکە بووین توانزانین چێتی ئەو دابەزی بەرزیە بوو چۆ بەرزێکە هاتە خوار و سیارەکەمان چاک کردومان هاتە خوارەوەتی کاگاوەر وڵات و سێ سەلەی کڵشکۆف لە گورگەیەر تەقیوە وتم چی وتی دو سێ سەلەی کڵشکۆف پرتم ڕەنگە ڕاو چی بێ بزانێت چی قابلە چی بێتم خۆ جەماعەتی عوسمان خۆ نەچوون جەماعەت هەموو چەکەن لەوێوەمانە وتم هیچ نییە ڕەنگە یا فیشک دەرچوێ دەست پێشمەگەیەک یا ڕەنگە نیشانێکیان نابێتەوە یا ڕاوچی ببێوانەیە وتی جۆمانە با بڕۆین بچین بۆ سیتەک کە چوینە سیتەک وتم ئێستا عوسمان لەوێ کە چوینە سیتەک دوو برادری لێ بوو شیعەیەکیان شێخ عەمەری شێخ کەریمی ناوە ئامرکەتی خۆمان بوو لە مەنتیقەی تیپی 47 بوو لەگەڵ هەمە عەلی عوسمانی مەلا هەردووکیان بەیەکەوە بوون چون پرسیارم لێ کردن وتم چیەکەن لێرە وتی وەڵای من لێرە بووینیم شەو پێشمەگەیەکمان فیشەکە دەستی دەرچوو پێشمەگەیەکی بریندار کردووە وتم وتیان ویست فیشی لێ بوو کە ناوی ویستە لە چەوە ویستە پارتی بوو جێگری وابزانم شەی جەزا بوو ویستیش لەوێ بوو وتیان وتم ئەی چیتان لێکرد لە پێشمەرگەکە وتی وەڵا نادوان بۆ خەستخانەکەیەوە جای مە خەستخانەیەکمان هەبوو وتی وەڵا عوسمان لێرە بووە وتمای عوسمان لێرە بووە وتی وەڵا لێرە بۆ عوسمان سیارەکەی لێرە بەجێشتووە یادی بە کاک جەزا جەزای عەلی کاتە وتم وتی بینارەکەی تیا بۆ جەزا و توێتی بکە کە منەی بم بۆ خەستخانەکە تەنها ئەو پێشمەرگەی تەنها کاک جەزا خۆشی پارتی بۆ لەگەڵیانە بۆ بزانام یەک پێشمەرگەی لەگەڵاتە باقیەکەی پێشمەرگەی چێتی بۆ مووی لەگەڵیا چوو بوون وتم بەجددیتانە وتیان بەخوا لە خۆمەوە لێ بڕوا بکە وتم تۆ بڵێ و تەقانە ئەمانە من لە بیاقڵەوە بێت لە خوێن لۆ سیاریان کردبێ سیارەکانە ناسیکەنی عوسمانە وتم خۆن پێم وتم عوسمانەکە هاتە ناوتان وەک جاران ڕێزیشی لێ بگرن و هیچ شتێک مەکەن وەڵا وتم دە باشە وەڵای من بەپەلە وتم با بگەڕێنەوانێ وتیان وەڵا عوسمان ڕۆشتۆ نازانم بۆ گەڕەدێت چوو بۆ چوو بۆوێ بە پێڕۆی بوو سیارەکەی ئەوە کاک جەزا منیش گەڕامەوانێ بەرەو گورگەیەر کە گەڕامەوە بەرەو گورگەیەر پێشمەرگەکانەوانەی لە سەر دواوی سیارەکە سوار بوون وەکو پیکا بوو سەر بەتاڵ بوو وتیان کاگاوت بۆستە وتم چییە وتی هەموو پێشمەکانەوەتان لەسەر بەرزیەکان وانە بزای چینەوانە وتم جار قابیلە بڵێن وتم هەموو پێشمەگەی ئێمەیان هەموو این کردوێ عوسمانات پێمەی چەک کردوێ دەمەی گرت پێ خۆیانی لێوتم بە شەرەفم ناوەستە مەگە کوژراویشت ڕێ خۆم کە بە ناو دیەکە خۆم کرد من خۆم سیارەکەم لێ خوڕە کە چوومە ناو دیەکە دوو برادەری خۆمانم بینی یەکێ لەوانە ئەم عەلی ڕەشیدتۆ ماوە بەڵام برادەرێکیکەمان سوورچێوی ناوە ڕابەرسیاسی بوو لەگەڵ منە خۆی شەهید کرد نەماوەوە بەڵێ وتمەوە چییە بۆچی وە پەشۆکاونەوە هەمووی بۆ سەرگردانەوەوانن وتیان وەڵای شتێکی زۆر ناخۆش ڕوویاوە وتم چی ڕوویاوە وتیان سیارەکەی عوسمان هاتووە جا گورگەیەر دوو ڕێگایە بۆ ڕێیەکی لە خواردی دێکەوە ها بۆ ناو دێکە ڕێیەکشی لایەوە بەو دیو دێکا ڕێی بۆ بزەینان و ئەڕۆی تر بۆ شوچێ و بۆ بارە
کەواتە بەو شێوەیە لەوێ کاک جەزا بەو شێوەیە چۆنە بە بازەکە ماوە وتی کە سیارەکە کە هاتووە هەوڵدار ویستی بەناودەکە دوایی گەڕایەوە دوی ئەو دووار ڕۆیشت ئەو پێشمەرگەیە ئەو کاتە ئەو حەمعەلی هین هەبوو حەمعەلی بڵێن هینیان پێوت بەرزنجیان پێ ئەو ئامر کرد بوو ئەو لەسەر ئەو گردە بوو کە سیارەکە بەو دیوانە ڕۆشتووە وتی وەڵا لە سیارەکە نەوەستاوە تەقانە سیارەکەی کردەوە کە چوونە سەر سیارەکە کاک جەزای تیا بوو وتم بەجددیتانە وتیان بەخوا وتم ماوە وتیان ناوەڵا مردووە ئیتر بەجددی بە گۆڕی باوکەم من ئەوەی بیکەم قەدی پەشیمانی مەگەر غەڵەتیشم کردوێ ئیڵێم ئەگەر یەک برای خۆم لەو سیارەیە بیان کوشتە قەت بەقەودە لێ مەتاسیر نەبوو چکو جەزا پیاوێکی زۆر محتەرەم بوو پیاوێکی هیچی شمان لەگەڵیان نەبوو شەڕشمان لەگەڵ پارتی نەبوو ئاش بووینەوانێ من لە ماڵی خۆم داواتم بۆ کردن هێنم بۆ کردن لە بارەوانە وتیان وەڵا ئەوەی تازە چی بکەینەوەمانە وتیان لەگەڵ دووسێ پێشمەرگی کاوانە هەموو یەکێتین شەید بوون ئیتر ئێمە کاغەزێکم بۆ مەلا بەختیار نووسی کاغەزێکم بۆ نووسیتم کاک بەختیار حادسەیەکی وا ڕوویەوە ڕەفەتی مەلاشم لەگەڵایە کاغەزەکە تا کار ڕەفەت نووسی وتم شتێکی وا ڕوویاوە تکام وایە ئاگە تۆ ئاگادار بە بۆی سبێنێ با لەگەڵ برادەرانی پارتیا هەست بە شتەیەک نەکەنەوەمانە دوای کاغەزم نرد بۆ مەلا بەختیار بۆ گوتم کاک ڕەفەتی مەلا نامەکەشی نووسی ئەویش ینی دوای جوابی نامەکەی یاومەتەوەڵێ پێم ناخۆشە و مەڵا شتێکی ناخۆشە و بەداخەوە و شەڵاوە نەبووایەوەمانە ئەجا دوای ئەوە من پێم وتم بۆی ئاگادار بە ئاگادارم کرد بۆی ئەلاسان لەگەڵ برادەرانی پارتیا ئیتسال بکە قسە بکە کە ئەو قەزیەیەکی سودفە و هین بۆ نە عەلاقەی بەوەیە کەمینی بۆ دانەرابێت نە عەلاقەی بەوەیە هیچ مشکلەیەکمان لەگەڵا بۆ بێت بازان دووسێ ڕۆژی پێچوو نامەیەکەی بۆ ناردەمەڵێ ئەوە برادەرانی پارتی کەمینێکیان دانا لە لای بۆ مامە خەلانوانە نۆ پێشمەرگەی خۆمانیان شەید کردەوە لەبەر ئەوان یاعلانی شەڕیان کردەوەمانە ئێوە ئاگاتان لە خۆتان بێت ئەمەش هێزەکانمان کۆ کردبووانێ ئیتر ئەوان ئینجا عوسمان و پارتی و ئەوانەی کە لەو مەنتیقەیە بوون هەمویان بوون هێزەکان یەکیان کرد کە یەکیان گرت هاتن بچنە سەر مەقڕەکەی ئێمە لە باراوە ئیتر شەڕێک بوو لەوێ لە مەنتیقەی بزەینانەوانە دوای ئەوان گەڕانەوە چوونەوە مەنتیقەی شارباژەر بۆ پشتەوە ئەو لەوێ هێزێکی گەورە لەوێ کۆبووانەوە شەڕێک بوو لەوێ شەڕەکەش مەجموعەیە برادر ئەو نەبەز بەداخەوە لەو شەڕە شەید بوو ئەجینە ئەو یەکێ بوو لە شایەتەکان بوو کە بەجددی وەکو بە وجدانی خۆیەوە کەسین بوو کە ئەوە هیچ نەپەیوەندی چکو من لەو مەنتیق لەوێ نەبوو ئەمە من پێم وایە مەلا بەختیار ئەمەی بەکارهێنا لجنەیەکی دروست کرد هەر خۆی لجنەیەکی دروست کرد بۆ تاقیق لجنەکە ئێستا هەمیان ماوەن هەمەی فەرەجی لێ دەرچێ ئەمری خوای کردووە بۆیان دەرکەوکە نە پەیوەندی بە منەوە نە ئاگام لێ بووە نە ختەی من بووە نە شتێکی من بووە ئەمە شتێکی قەزاودەرە و مەزە و لیژنەیە بۆ راپۆرتێکی غەڵەتیان ناوە کەواتە راپۆرتی غەڵەتیان ناوە بە مامجەلال باو راپۆرتەشی پێ بڵێن بەڵێ ئەمانە راپۆرتێکیان نووسیوە بۆ مەلا بەختیار بەڵێ بڵێن داواکەی مەلا بەختیارە کە ئەمان لجنەکەی نردەخۆ بێ لجنەکە بۆ مەڵبەن راپۆرت بنووسن و بیبەنەوە سەر باشە مەلا بەکە راپۆرتەکان ناوە بە مەلا بەختیار مەلا بەختیار بە ئارەزووی خۆی راپۆرتەکە خۆی چی بە باش زانیوە هەمووی گۆڕیوە ئیمزای هەر هەمووشیانی لەسەر راپۆرتەکە کردووە بەڵگە چییە بۆ بەڵگەم ئەوەیە من کە بانیان کردم چوون بۆ ئاوەژێ مامجەلال لێ بوو هەمەی فەرج خۆی لەگەڵ مابوو کە ڕئیسی لجنەکە بوو کە چوینە ئەوێ مامجەلال دێ پرسیاری لێ کردوەمانە منیش پێم وتم مامجەلال ئێوە بەڕاستی نابوو من کاتی خۆشی بە ئێوە وت من مەلا بەختیار لەوێ بێ ناچم چکۆ مەلا بەختیار بجددی بە دوای ئەوە گەڕێ شت بۆ مە دروستکە من هیچ شتێک مەسلەی ئەوەی کاک جەزا بە دوور بە نزیک گوتم مامجەلال تۆ لێرەوە چەند ئاگار لێ چەند ختەی بۆ داناوە چەند ئاگار لێ ئاوا دەوەنەی ئاگار لێ 100 جار لە پارتی خۆیم زیاتر پێ ناخۆش بوو کە پیاوێکی وەکو جەزا
شهید بوو بە بەلاژ ئەگەر لە شەڕ ڕابووینە شەڕێکمان کردا زۆر تەبیعی بووم و من بەقیادەی من بۆ شەڕەکە بەڵام نە ئاگاداریم نە شەڕمان بووە نە هیچ لە بێ نابووە شتەکە وا بووە وتی ئەی لژنەکە ئەو لژنەی کە نردوێتی وتم باشەوە کاک حەمە ڕێسی لژنەکەی کاک حەمەوتی وەڵڵاهی مام جەلال من تۆ چەند ئاگامان لەو قەزەی جەزا بووە ئەوەت قارەمانی و ناگای لێ بوو نە ئەلاقەی پێوە نە ئاگای لێ بووە ئەو شتێکە کراوە لە مەجموعەیە پێشمەرگەی بیعقل لە خۆیانەوە تەقانە و سیارەی کردووە گوایە سیارەی عوسمانە باشە بەبێەوەی کاگاوە نە ئەمری پێکرد نە پێی وتە ئامر کردەوە هەموو مەسوول و پێشمەرگانمان باگوتیانە وەڵڵی ئەسڵەن کاگاوە وای بەیەمەوە تۆ کە عوسمانیش هات کەواتە راپۆرتەکە کاریگەری هەبوو یان نەیبوو دوای مامجلال راپۆرتەکەی دەرهێنا راپۆرتەکەی دەرهێنا گای بە من کە خوێندمەوانە ئەڵێ ئاوات قارەمانی بە ئارەزووی خۆی کەمینی داناوە بۆ جەزا جەزای عەلی کاتوی شەهید کردو هەموو خەڵکی شارباژێر و سلێمانی و چوو ئەمانە مزاهرەیە دژی یەکێتی وتم سیر کە بەلامەوە بین بوو وتم بەجددی مام جەلال راپۆرتی و لجنەیە ئێوەتی کاکەوە راپۆرتەکەیانە ئەوەی بزاهر 5 کەس بوونەوە ئیمزایان 5 کەسیان ڕوون کردە حەمەی فەرەج وتم کاکە حەمەی فەرەج ئەمە وایە سەیری کرد وتی مام جەلال بە گۆڕی شەهیدان و ئێستا ئەمانی کە ماوە وتی بە گۆڕی شەهیدان نە ئیمزای ئێمەیە نە ئەو کاغەزەی کە ئێمە راپۆرتەکەمان ناوەتی بەعەکسەوە ئێمە راپۆرتەکەمان وەکو خۆی یاوە بە جەنابی مەلا بەختیار کە ئەمە شتەیەکی قەزا و قەدەرێ بووە مەجموعەیە غەڵەتی پێشمەرگە بۆ کەستەکان لەو سیارەیە کردووە کاگاوە نەخۆی لەوێ بۆ نە ئازی یاوە نەپێوت و کەس چەکە نەپێت و تەقە لە کەسیشکە نەک چەکردنیش مامجەلال بڕوای بە چیە کرد بەڵا بڕوای بە من کردەوە وتی وەڵام مەلا بەختیار کڵاوی کرد سەر هەمووان چکۆیان زانی چیەکە خۆی هەر بەم شێوەتی مەلا بەختیار کڵاوی کرد مامجەلال بە خۆی پێی ناخۆش بوو بۆ شەهیدکردنی جەزا وەڵامیان پێیان ناخۆش بوو مامجەلال پێی ناخۆش بوو کاگەنشوان تاوتی من ئەوە ڕەفیقم بوو ڕەفیقی باشە شتێکی تری مێژووی هەیە باسیکە نەویش ئاڵای شۆڕشە تۆ ئەم شتانەی کە لەگەڵ مەلا بەختیارە هەبوو ئەو کاتەی کە مەلا بەختیارە گیرێت و مەحکەمە ئاکرێت و ئەمانە تۆ تۆڵەی ئەوەت کردەوە لە کاتی کۆبوونەوەکەیە کە بڕیارە دەن لەسەر کوشتنی مەلا بەختیارە ئەوان نە بەعەکسەوە من کە ئیتر ئاش ئیعلانی خۆیان کرد لەو پێش هەر ژێبەژێر سوێنیانە خوارد کە ئەلاقیان ئاشەوە هیچ نییەوە مەڵەر کۆمەڵەن وانوە دوای کە ئاشکرایان کرد کە ئەمانە تەنزیمێکن لە ناو کۆمەڵا بە ناوی ئاڵای شۆڕشەوە وایە و بە ناوی جەریدەی کار شەیدارەوە ناساز ئەمانە ڕێبازی شەیدارامەوانە کە ئەسڵ ئەساسی نییە باش مەلا یانی تۆڵەی میراتگیری شەیدارام نینەوە بە ئەسڵەن دژی ئەو ڕێبازە بوون کە شەیدارامی تێوە ئەسڵەن شەیداران لەگەڵەوە نەبوو کەم ئێمان تیا بوون ئەوە حەقیقەتی ڕاستیەکانە بەڵام عەتفی خەڵک بەوە ڕاکێشن کە ئەمانە گوایە زۆر دۆستی شەیداران بوون و ڕێبازەکەی شەیداران قەت گون ناکەن و هەر بەوە کە ئەمانە دۆستی شەیداران نەبوون و ئێستاش نین کە بە مەعەدەلی هێنەوە پێشەوانێ بۆی ڕۆژە لژنەی تاقیقدا بنێت بڵێن ئەرە شەیداران بۆچی چۆتەوە ماڵەوە بۆچی لەو ماڵا بەتەنیا ماوەتەوە یعنی ئەمانە دۆستی ئەوە لە تاخر دۆستی شەیداران نەبوون چکە ڕۆژە شەیدارانیان لە ماڵەکەی خوانە نەشاردوێتەوە من کە ئاڵای شۆڕش ئاشکرا بوو مەلا بەختیار لە مەنتیقەی قەرەداغ بوو ئەو کاتە مە سەرتیبی مەنتیقەی قەرەداغ تۆ بەشدار بووی لە گرتنەکەی نەخێر ئەو کاتێک کە من لەوێ سەرتی بووم شەوکەتی حاجی مشیر مام ڕۆستەم کاک وەهاب حامی حاجی غالی ئەمە بە ئەمری سەرکردایەتی لە سەرکردایەتی و لاردبیان بۆ گرتنی مەلا بەختیار ئەو کاتە جەبار فەرمان مەسئولی ماڵبەند بوو هەتا تویان با جەبار فەرمان و ئاوات وەمانە کەسیان تەداخولی تیان نەکرد بۆی نەبێ بەشتی شخصی وەمانە چکو جەبارش لەگەڵ مەلا بەختیار تەواو نەبوو من شەوە هەر هین نەبوو وەمانە باش مەلا بەختیار گیراوە کە قاری حاجی عەلی لەگەڵ شۆڕش حاجی هەیە ئیمزاکان برد بۆ مەلا بەختیار بۆ سجن وتیان مەلا بەختیار ئەوە بڕیاری پلینۆمە ئێوە یادامەکرێت بە قەبری باوکم
قادی حاج علی نەماوە ئەمری خۆی بەڵام شۆژ ماوە وتیان دەستی کرد بە گریان وتوێتی مەم کوژن بەڵام حەچی ئێوەڵێن من ئەواکە وتیان چیەکەی توی هەمووی تەنزیماتی شارتان پێڵێن ئەچمە سەر ڕادیۆکە وتیان نەشتیوە ناکەی نابێ بەنووسین شتەکانی بنووس ئێمە خیانەتمە لە کۆمەڵە کردو بەزەوە لە زیندانە و لەژێ هەڕەشەی چەک و ڕەنگەشتی وایە باشە ئەوە ڕاستە باشەی خەڵک بۆ بردیان بۆ بەردەمی پەتەکە ملی کرد بە سێدارەکە و ئەسڵی تافی بە هیتافەوانێ و کەلیمێ باش کۆمەلە بەکاری توانی من ئەوە ڕێی خۆمە قەت پەشیمانیم لەو ڕێی کە هەمە من بڕوان بەم ڕێبازەی کۆمەڵە نییە ئەنی چیتیا بوو با ئەو ڕێی هەبواە سەدان دەیان ئەندامی کۆمەڵە دەیان پێشمەرگە پەشیمان بۆایەتەوە ڕە شەهاب یەکێ لەوانە شێخ شاب پیان تۆ بەس بڵێ حکوومەتی عێراقی وەتەنی و توێتی نایڵێ تۆ زۆر لەگەڵ کاک نەوشیروان نابووی لە گۆڕانیشە لەگەڵ لە گۆڕان و دوجار کەی کاک نەوشیروان نبینی پێشمردنەکەی بە ماوەیەکی کەم پێشمردنەکەی بە ماوەیەکی کەم لە بەریتانیا بینیم بۆ مێژوو کاک نەوشیروان پەشێمان بوو لە دروستکردنەوەی گۆڕان لە دروستکردنی گۆڕان پەشێمان بوو یا ئەوەی ویست ئەوە بوو کە کردی وڵای ئەمە شتێکی پەشیمانی پێوە دیار بوو بە منیوە لە ئاخری ناوتی نەماتوانی هیچ ئەوەی ویستمان نەماتوانی بیکەین بەڵێ وتی بۆمان نەکرا ئەوەی کام ویستمان بیکەین نەماتوانی بیکەین ئیتر دوای ئەوەش دڵنیا بووم کە لەوە چوو پەشیمان بێت کە ئەو هەدەفەی کە ئەو بەتەمایەوە و نەکرا پێشی باش بوو لەگەڵ یەکێتی یەک بگرێتەوانێ پێی باش بوو باسی شتی وایە کرد ینی لەو باوەڕەیە گەل ینی ماوەیەکتر بژایە لەگەڵ یەکێتیە من پێجلال بمایە و بۆ وەزانەوە ڕەنگە ڕێک کەوتنیان نەکرد بە یەکەوەی تر بۆکو بەرەیە بێ بە یەکەوەی یاخۆ یەک بوونەوە بێ کاگاوات زۆر سپاس دەکەم بەڕاستی مادووم کردی ئەم سێ ڕۆژە خۆشحاڵ بووم بە شتی تری زۆرە ئیشاڵا لە دەرفەتی ترراوانش بازەکەین ئەگەر شتێکی تایبەتن نەبێ من کۆتایی بە بەرنامەکەێنم وەڵام منیش سوپاسی جەنابت و سوپاسی ئەمە و برادرانە کەم بەڕاستی کەماندوو بوون لە پشتی کامێرە و لەیلەکان خۆشحاڵم بە ناسینتان و بە ناسینەوە مەمنونی سوپاس دەکەم و تەمەند درێژی بۆ تۆداریشم ئەو شتانەی کەوتومانە من بە دڵنیایانم ڕاستگۆیانە باسم کردووە ئەوەی کە باسم کردووە هەمووی حقیقەت و گۆڕانەوەیکی وڵا جایەتە خۆت پەنجەت مۆر کردوویتر خاوەنی هەموو ئەو قسانەشم کە کردومە بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی بەرنامەوان کە لەگەڵ کاگاوات قارەمانی ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و پێشمەرگەی دێرین پێکەوە پرۆمۆڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتێکی دیکەی و بەخواتانە سوێر ڕژارە دەبێژن ئەو خەڵکی پیران نینە وەێ دەبێژن شێخ سەعیدی پیران دینارێ مە ترک و عەجەم و عەرەب دایمێ لەمە زولم کرد ئەو دەخواست کە خەلافەتی عوسمانی جارێکی تر دروست بکە کردی منەوەری عوسمانیە تۆ پێ هەبێت دەبێن دانەکی چێکە مجادلە بکەن شێخ سەعید ئەفەندی قبول ناکرد دەبێت ئەگەر تۆ هەر میلیەتپەروەری خەڵقی کوردستانی میلیەتپەروەرن دیندارن ئەسارەتی قبول ناکەن بە هەر شێکلێ مجادلەت کارم بکەن مەلا سەعیدی نۆرسی پەیوەندی وی لەگەڵ شێخ سەعید چاوا بوو دەوری وی چی بوو لە سەر هەڵدان شێخ سەعید ئەفەندی ژمەلە مەستەفەرە دەبێت تو شێختی مێختی نەکەی شێتە شێختی تونە شێختی برا شێخ ئەحمەد ڕاوە برا شێخ ئەحمەد